ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک ئیمامی شافعی بینی پیاوێکی زۆر زیرەک بوو، پیاوێکی زۆر خواناس بوو، پیاوێکی زۆر متەقی بوو، هەر بە منداڵێکی بچووک بوو، زۆر تەمەنی گەورە نەبوو، بەڵام ئیمام مالک تەماشای کرد ئەم پیاوە زۆر حیفزی بەقووەتە، شتەکان زۆر بە ئاسانی لەبەرەکە، فەهم و تێگەشتنی زۆر بەهێزە. فەرمووی ئەی کوڕەکەم، من ئومێدی خێرم بە تۆ هەیە، ئومێدم هەیە ئینشاڵڵا ببیتە کەسێکی زۆر باش، بەس داوات لێ ئەەکەم ئەو نورەی کە خوا بە تۆی بەخشیوە، ئەو نیعمەتەی کە خوای پەروەردگار بە تۆی بەخشیوە، بە گوناه و تاوان ئەو نورە مەکوژێنەوە. ئێمە هەرچی نیعمەتی خوا بێمانی بەخشی بە بەهۆی تاوانەکانەوە لە دەست خۆمان داوە، ئەو نیعمەتی خوا پێتی بەخشیوە بەهۆی تاوانەوە لە دەستی خۆتی مەدە، ئەو نورەی خوا مەکوژێنەوە کە لە دڵتایە. خاک بەسەر ئێمەی تاوانبار، نوری چی؟ وەڵا شەو ڕۆژ خەریکی گوناه و تاوانین، خوا غەزەبمان لێ نەگرێ.